بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە زنجیرە باسەکانی فتنەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمڕۆ ئەگەڕێنەوە بۆ دواوە و ئەچینە خزمەت سیرەت و حەیاتی دەوڵەتی ئومەوی. دیارە دەوڵەتی ئومەوی لە سەیدنا معاویەوە دەست پێ ئەکات کە ئومەتی ئیسلامی دوای شەهیدبوونی ئیمامی عوسمان پەرتەوازەیەکی زۆر گەورەی تێکەوت. لە ناو خلافەتی ئیمامی عوسمانیشە بە تایبەتی کۆتاییەکانی کێشە و مەشاکیلی زۆر گەورە دروست بوون. تایبەت لە عێراقەوە مەشاکیل زۆر زۆر گەورە بوون. هەموو ڕۆژێ داوای گۆڕینی ئەمیرێک و گەورەیەکیان ئەکرد. تەنان لە زمانی ئیمامی عومەرە ئیمامی عومەر ئەیفەرموو ئەگەر هەموو ڕۆژێ عێراقیەکان وتیان ئەمیرێکمان بۆ بگۆڕە ئەیگۆڕن. فتنە زۆر گەورە بوو. ئیجتیهادێکی کرد سەیدنا معاویە و کاتیبی وحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بیری کردەوە کە لە دوای خۆی چی بکە لە خلافەتی موسڵمانان. ئایا بەجێ بهێڵێ بۆ ئەهلی حەل و عەقد کە نیزاعێکی زۆر گەورە لە بینیانە هەیە؟ چی لێ بکات؟ هاتی یەزیدی کوڕی خۆی دانا. یەکەمین کەسێک کە ئەولادی خۆی لە دوای خۆی دانابێت لە ناو دەوڵەتی ئیسلامی و لە ناو خلافەتی موسڵمانانە سەیدنا معاویەیە. بەڵام لە خۆوە سەیدنا معاویە ئەم کارەی نەکردووە. هەندێک لە نووسەر ئەبینم کەسی باشیش تەعەن لە سەیدنا معاویە ئەدەن لەم خاڵەیە، بەڵام ئەوان دیراسەیەکی وردی سیاسی ئەو زەمانەیان نەکردووە. ئەگەر ئینسان دیراسەیەکی وردی سیاسی ئەو زەمانە بکە، باشترین کارێک کە سەیدنا معاویە کردبێتی کە پیاوێکی سیاسی و داهەیەکی زۆر گەورەی عەرەبە بریتیە لەوەی کە شوێنی خلافەتی بە خاڵی بەجێ نەهێشت. ڕاستەوخۆ لە دوای خۆی یەزیدی دانا. ڕاستە یەزید زوڵمی کرد، بەڵام بەو زوڵمە نەبووە ئیستیقرار لە ناو دەوڵەتی موسڵمانانە دروست نەبوو. بۆیە گرنگە موسڵمانان هەر یەکێکیان لە ئاستی خۆیەوە ئەم حاڵە ئەم واقعە تێبگا و بزانێت. چونکە ئێمە هەر یەکێک لە ئێمە وا تەسەوور نەکەین کە زمانی ئیمامی عومەرە و سەیدنا معاویە کوڕەکەی خۆی بەجێهێشتووە. زەمانێکی فتنەی زۆر سەخت لە دوای شەهیدبوونی ئیمامی عومەر یارە با بڵێن لە نیوەی خلافەتی ئیمامی عوسمانەوە ئیستیقرار دروست نەبوو بوو هەتا زمانی سەیدنا معاویە. جۆرێک لە ئیستیقرار لە عالەمی ئیسلامیە دروست بوو. دوای یەزیدی کوڕی هەر لە دەوڵەتی ئومەویەکانە لە وەچەی بەنی ئومەیە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان سێهەم خەلیفە بوو کە هاتە سەر دەور. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان حەجاجی کردە جێگری خۆی و دەمڕاستی خۆی لە ناو عێراقە. دیراسەیەکی زۆر گەورەی عێراقی کردبوو. طبعاً عەبدولمەلیکی کوڕی مەڕوان یەکێکە لە داهیە زۆر گەورەکان و سیاسیە زۆر عەبقەریەکانی ئومەتی ئیسلامی کە ئومەتی ئیسلامی لە زەمانی ئەوە زۆر گەشەی کردووە. کە حەجاجی دانا، حەجاج زوڵمی زۆرە کرد. مەشهورە لەگەڵ زیرەکی و دەها و ئیشکردنی گەورەی بۆ ئومەتی ئیسلامی حەجاج زوڵمیشی کردووە. زۆرێک لە ئومەت یا با بڵێن عولەمای ئەو زەمانە یا لە فوقەهای ئەو زەمانە یان لە قوڕایی ئەو زەمانە بە بچووکی تەنها حەجاجیان ئەبینی. گرفتەکانی کێشەی گەورەی ئومەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم نەئەبینی. ئەو هەموو تەنزیم و دەسە داخلیان نەئەبینی لەناو ئومەتە کە حەجاج پەنجەی هەمویانی بڕی بوو. حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی کە هاتە عێراقەوە پرسیاری کرد لە خەڵک کەسێکی زۆر وەجیه و پیاوێکی زۆر معقولم ئەوەیە کە ئەهلی عێراق ساکن بن لە بەردەستیایی کە مەسئولی شورتە. ئەوان ژووتیان کەسێک هەیە زۆر ئیسفادەی لێ ئەکەی عائیلەیەک ئەتوانن عێراق بۆ کۆنتڕۆڵ بکەن کە بریتیە لە عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث. عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثی لە خۆی نزیک کردەوە و کردی بە بەرپرسی جوندی خۆی، کردی بەرپرسی شورتەی خۆی، هەموو کاروبارێکی عێراقیە بەردەستی.
وردە وردە کۆنتڕۆڵی عێراقی کرد و ساکینی کرد و جیهاد دەستی پێکرد لە پێناوی خۆیان فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد یەکێک لەو مەلیکانەی کە فرسەتی هێنابوو لەم کاتێک کە حەجاج زۆر مەشغوڵ بوو پەلاماری چەند شوێنێکی ئومەتی ئیسلامیدا بوو داگیری کردبوو کەسێک بوو بە ناوی ڕوتبیل کەسێکی مەسیحی بوو لە مەنتیقەی تورکستان با بڵێن تورکیا ئێستا زۆر هێرشی ناڕەوای کردبوو زۆر عەزەتی موسڵمانانی دابوو حەجاجیش جێشێکی 20,000 کەسی کۆ کردەوە و خسێ بەردەستی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث و پێوەدەی عەبدوڕەحمان بڕۆ دەستکەوە فەتحی بیلادی تورک چۆن بیلادی فورس دەست پێکرا لەولاوە ڕۆما دەست پێکرا لێرەوە تۆ کاری خۆت جێبەجێک ئەویش کەوتە ڕێ هەتاوەکو وڵاتی سجستان قواتێکی زۆر گەورە داوای ئیمدادی کرد لە حەجاج حەجاج 80,000 جوندی تری بۆ نارد لە عێراق و لە دەوروبەر کە کۆی کردبوو ئەنواع جۆری چەک و تەقەمەنی بۆ نارد هێرش لەسەر هێرش بەردەوام بوو ڕوتبیل مەشهور بوو بەوەی کە پێش عەبدوڕەحمان چەندین جار مسلمانان پەلاماریان دابوو شکا بوون بۆ یەکەمین جار شکانی بەخۆیەوە ئەبینی شکست لە دوای شکست هەموو ڕۆژێ حەجاج نامەکانی ئەگەیشتە لای عەبدوڕەحمان بەو شێوازە بکە بەو شێوازە مامەڵەی لەگەڵاک جێشەکە ماندوو بوون زۆر جیهادێکی گەورەیان کرد زۆرێک لەو وڵاتانە کەوتە ژێر دەستی موسڵمانان عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث وەکو قائیدێکی زۆر گەورەی ئیسلامی ناوبانگی دەرکرد خەڵک زۆر بە گەورە باسییان ئەکرد ئەلەم کاتە بڕیاری وەستانی شەڕیدا نامەیەکیشی بۆ حەجاج ناردەوە و وتی لەبەرەوەی بەرەوزستان ئەڕۆین زۆر ساردە جێشەکەشم ماندووە ئەوەستم طبعا ئەو کەسەی کە لە خوارەوە جەنگەکە لەگەڵ ئەو کەسەی کە لەسەرەوە و قائیدە و دوور ئەبینێ زۆر جیاواز حەجاجیش ئەیزانی کە ڕوتبیل خۆی ئامادە کردو هەر ڕاکە نەمێنێ نامەیەکی بۆ ناردەوە کە لە جیهاد بەردەوام بە نەوەستی لەم نێوانە سوء التفاهمێک لە نێوان حەجاجی کوڕی یوسفی سەقەفی و عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث دروست بوو عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث وتی وەڵڵاهی ئەم پیاوە ئەوێ من فەوتێنێ ئەوێ هەر چۆنێ بێ ئەم جێشە بڕۆ لە کۆڵی بێتەوە بۆیە بەم شێوازەمان لێ ئەکە ئەگەر نا کاتی زستانە و هەمووی بەفرە و شاخاویە مەنتیقەکە خۆشمان زۆر ماندوو حەجاج نامەی دووەمی بۆ نارد نامەی سێهەمی بۆ نارد و تەهدیدی کرد ئەگەر جیهاد دەست پێ نەکەیتەوە بوەستی تۆ لا ئەبەبوو براکە دەخەمە شوێنت کاتێ عەبدوڕەحمان ئەمەی بینی زۆر غەمی خوارد هەموو ئەتباعەکانی خۆی کۆ کردەوە ئەهلی عێراق کۆی کردنەوە سەرەکانی کۆ کردنەوە وتی ئەم کابرایە تەنها مەبەستی ئەوەی ئەمە بفەوتێنێ ئەوێ هەر چۆنە بێ ئەمەی لە کۆڵ کەوێتەوە بۆیە ئەبەو شێوازە شەڕمان پێ ئەکە بۆیە وا من خۆم ڕەئیم ئاوهایە کە حەجاج عەزل کەم حەجاج لابەرم لەم دەقیقەوە من تابعی حەجاج نیم ئەوانەی کە لەگەڵیا بوون هەموو شوێن کەوتەی بوون قائیدێکی زۆر گەورە و پیاوێکی زۆر گەورە هەمویان شوێنی کەوتن هەمویان بەیعەتیان دایە لێرە جیهادیان وەستان و جێشێکی زۆر گەورەیان کۆ کردەوە هاتنەوە بۆ گرتنەوەی عێراق وتیان حەجاج دەرەکەین لە عێراق ئەگرینەوە اینجا کاری خۆمان دەست پێ ئەکەین لە ڕێیا بیریان کردەوە حەجاج خۆوە جێگری عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە جاخۆ ئەگەر حەجاج لابن عەزلی بکەن ئەبێ عەبدولمەلیکیش عەزلکەن ئەوە عەبدولمەلیک وەکو خەلیفەی موسڵمانان دانراوە میسر جەزائیر یەمەن وڵاتی حیجاز هەموو ئەم وڵاتانە بەدەستەوە کە هاتنەوە لە ڕێیا بەیعەتیان دا بە عەبدوڕەحمان خەڵکی عێراق لەسەر ئەوەی کە عەبدولمەلیکی کوڕی مەڕوانیش لابن دوو بەیعەتیان دابم بەیعەتیان دا کردیان بە خەلیفە عەبدوڕەحمان بەیعەتیشیان دایە کە کردیان بە گەورەی عێراق هەموو ئەم شتانەش ئەگەیشتەوە دەبی حەجاج و حەجاجیش چاوەڕێ ئەکرد کە بگەڕێنەوە بەردەوامیش نامەی ئەنار بۆ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان زۆر پیاوی گەورە کەوتنە ئەم نێوانە کورە با شەڕ لەناو ئومەتی ئیسلامیە دروست نەبێ ڕاستە حەجاج زاڵمە پیاوێکی گەورەی وەکو حەسەنی بەسری پیان وتی ئەگەر ئێوە چاک بن خوا حەجاج نارێتە سەر سەرتان ئەمە عقوبەی خۆیە بەسەر سەرتانەوە خۆتان چاککەن حەجاج خۆی نامێنێ بەگویان نەکرد هەموو کۆبوونەوە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان قەراری دا بڕیاری دا بەس بۆ ئەوەی خوێنی موسڵمانان نەڕژێ بوەستن جۆرێک لە جۆرەکان جەنگەکان وردە وردە سەرەتای دەستی پێ کردبوو شوێن لەسەر شوێنیان داگیرە کرد ئامادە بوو حەجاج لا ببا بەس ئەم فیتنەیە کۆتایی پێ بێ عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثی خۆی ئەمەی پێ خراپ نەبوو کە حەجاج لاچێ هەدەفەکەی ئەو هاتبووە دی قەراریە
وتی ئەمە پێ قبوڵە کە حەجاج بەم شێوازەی وتو خەڵکی قبوڵیان نەکرد بە تایبەتی گەنجەکان وتیان بە هیچ شێوازە چۆن قبوڵیەکەین ئەوە عەبدولمەلیک لە خۆی ئەترس عەبدولمەلیکیش کە ئەمەی زانی جێشێکی زۆر گەورەی کۆ کردەوە وردە وردە لە ساڵی 79 هەتاوەکو 83 کۆچی 4 ساڵ ئومەتی ئیسلامی لەناو ئەم فتنەیە ئەهاتو ئەچوو لەناو بەسڕە زۆرێک لە گەورە پیاوان کیباری گەورە عولەمای گەورە هەموویان تووشی ئەم فتنەیە بوون هەموو بەیعەتیاندا بە عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث چونکە کە فتنە هات چاوت کوێرەکە دواتر دەرسەکانی ئەم فتنەیە باسەکەم بۆیە ڕەحمەتی خوا لە هەندێک لە بابن المؤرخین نووسیانتە ثەورەة ابن الأشعث سەورە و شۆڕشی ابن الأشعث ابن كثير رحمة خوای لێ بێ ناوی لەناوە فتنة ابن الأشعث ئەمە فتنەیە ابن الأشعث هات وڵاتی بەسڕەی داگیر کرد دواتر لە جەنگێکی زۆر گەورە لەگەڵ حەجاجە شکا چەندین جار حەجاجی شکان بەڵام جارێک کە شکا بەسڕەی لێگرتەوە چووە کوفە لە کوفە دەری پەڕانە دەرەوە جەنگەکان جار بەجار گەورەتر ئەبوون 150,000 چەکداری لە دەوری خۆی کۆ کردووە عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث جەنگی پێکردن حەجاجیش هەموو جێیشی شام و مسری هەموو کێشا بۆ هێنا بۆ ئێرە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان براکەی خۆی محەممەدی کوڕی مەڕوان و عەبدوڵای کوڕی عەبدولمەلیکی نارد وتی ئەگەر ڕازیتانە بە محەممەدی برام بێتە ئەمیری عێراق و ئەم فتنەیە نەجات بێ موسڵمانە خوێنیان نەڕژێ فائیدەی نەبوو وتیان بە هیچ شێوازە قبوڵمان نییە بڕیاری دابوو ئەگەر قبوڵیان نەبێ تەواو دەرگا واڵا ئەکا بۆ حەجاج ئەو تیرە ڕقەی بەنی ئومەیی پێ ئەوترێ کە حەجاج خۆی ئەڵێ بەنی ئومەیە گەڕان بەناو تیرەکانیانە خراپترین و ڕقترین تیریان دەرهێنا وەشانیان بۆ عێراق کە بریتێ لە من زۆر هەوڵیاندا خەڵکی چاک زۆر کەوتە ئەو نێوانە فائیدەی نەبوو سوڵتە زاڵ بوو بە پێشچاویان پێشچاوی کوێر کردبوون تەنها ئەویان بیر ئەکردەوە کە شامیش ئەگرن وڵاتی میسریش ئەگرن جەزائیریش ئەگرن ئەمان یەمەنیش و حیجازیش کۆنتڕۆڵ ئەکەن ئەمان تازە ئەحەقن بە خلافەت وردە وردە جەنگەکان بەردەوام بوو هەتاوەکو حەجاج زۆر بیری کردەوە بۆ لەم جەنگانە ئەشکێ سەیری کرد هەندێ حافظ قورئانی زۆر چاک کە لە ئەهلی بەسڕە زۆر هانی جێشەکەی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث ئەدەن بڕیارێکی زۆر جەریئانەی دەرکرد وتی ئەم جارە کە جەنگم کرد هێرش ناکەمە سەر هیچ جێشێک لە جێشەکان تەنها لەو قاریئانە بدەن کە پەلاماریاندا لە سوچی قاریەکانەوە جێشی عەبدوڕەحمان شکستی هێنا شکستێکی وا کە خۆی نەگرتەوە بە پەلە ڕایان کرد مەیدانیان بەجێهێشت ئەوەی گیرا کوژرا ڕاکردنێکی زۆر سیر وایان زانی حەجاج لە کۆڵیان نەکەوێت لە کۆڵیان نەکەوتەوە حتا وەکو قەراخی وڵاتی تورک بردن 20,000 کەس پاڕانەوە لە ڕوتبیل تا دوێنە بۆ ڕوتبیل لێ نەپاڕاوە مەلیکی تورک پاڕانەوە لێ کە وەریان گرێ ڕوتبیل عەبدوڕەحمانی وەرگرت زۆر ڕێزی لێگرت جێشەکەی قبوڵ کرد ویستی بیان کاتە جێشێک لە ئومەتی ئیسلامی بدە حەجاج نامەیەکی بۆ نارد وتی وەڵڵاهی ئەی ڕوتبیل عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثم بۆ نەنێریتەوە ئەلف جوندی ئەنێرم وڵاتەکەت یەک شتی بەسەرەوە نایەڵم یعنی 1 ملیۆن جوندی ئەنێرم هیچ شتێکی وڵاتەکە نایەڵم واللهی ئەبێ سەرێ لە شام هەڵواسم ڕوتبیل زۆر ترسا چونکە ئەیزانی حەجاج حتمەن ئەما باتە سەر عەبدوڕەحمانی گرت خۆی و 30 کەس لە سەرە زۆر نزیکەکانی هێنانی تەسلیمی کردنەوە بە کوڕەمامێکی حەجاج لێرەوە ڕای کردووە قائیدێکی زۆر گەورە گیراوە ئێستا بە زەلیلی هاتووەتەوە چی بکە لەم حاڵەتە حرەسێکی زۆر تایبەتیان بۆ دانا و پارێزگاری کە کەسێکی زۆر ئازا و جەری هەتاوەکو بیگەێنێتە لای حەجاج قاچیان بەستە بوو بەدەستی ئەمەوە بۆ هیچ شوێنە ڕانەکە لەسەر بینایەکی زۆر بەرز لەسەر قەسرێک زانی هیچ مەجالیتیان نەماوە ئیلا ئەیگەڕنەوە خۆی هەڵڵایە خوارەوە ئەم کەسەشی لەگەڵ خۆیان هەڵڵایە خوارەوە بوو بە سەبەبی قەتڵی ئەویش و خۆشی بە شێوازێکی وای لێ هات کە ئومێدی ژیانی نەما هاتن سەریان بڕی و سەرەکەیان ناردەوە بۆ حەجاج ئەمری کرد کە سەری ئەم کەسە بەناو عێراقا بگێڕن دواییتر ناردی بۆ شام و گێڕیان بە شامە خەڵک لعنەتیان لەم سەرە ئەکرد کە بوو بە خاوەنی ئەم فتنەیە بۆ ئومەتی ئیسلامی کە هەندێک لە مێژوو نووسەکان ئەڵێن ئەو کوژراوانەی کە لەو نێوانە ڕوویدا
لە خەڵکی هەژار و نەدار و لە جوندی هەردوو لە نزیک بوو بەوەی بە 100,000 کەس 100,000 کەس. ئەمەی کە عەرزم کردن ئەمە فیتنەیەک بوو سەرەتاکە لەکوێوە دەستی پێ کرد. سەرەتاکە لە شتانێکی زۆر بچووکەوە. هەموو جارێک حەجاج بە کەسە نزیکەکانی خۆی ئەوت ئەیوو ئەم عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەسە عەقڵم نایخوێنێتەوە، هەرچی سێرەکەم غەڵەتی ئەکا ڕۆژێ ئەیکوژ، ئەمین نیم لێی. هەموو جارێکیش ئەم لە لای کەسە نزیکەکانی خۆی ئەیوو ئەم حەجاجە زۆر لە خۆباییەوە ئەزانێ هەموو شتێکی جیهان ئەم ئەیزانێ، ڕۆژێک هەر عەزلی ئەکە. واتە ئەسڵی ئیشەکە دین نەبوو، دنیا بوو. ئەم مشکلە گەورە دروست بوو، عالەمی ئیسلامی 4 ساڵ پێوەی مبتەلا بوو. لەناو ئەم فیتنەیە مەوجی ئەدا. عەرزم کردن کە فیتنە هات مەوج ئەدا وەکو مەوجی بەحر، ئاگای لە خۆی نامێنێ ئەو کەسە کە لەناو ئەم کارە ئەبێ. بۆیە ئیبن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ سەری سوڕ ئەمێنێ لەم هەموو عولەما و زوهادە کە شوێن عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث کەوتون، ئەفەرمێ سەرم سوڕ ئەمێنێ ئەمانە بەیعەتیان داوە بە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان، بەیعەتەکە خەلع ئەکەن و لای ئەبەن لە خۆیان و بەیعەت ئەدەن بە کەسێکی تر. سەرم سوڕ ئەمێنێ ئەمانە بەیعەتیان داوە بە حەجاج، واز لە بەیعەتەکە ئێن بۆ بەیعەتێکی تر، بەبێ ئەمەی پاساوێکی گەورەی شەرعیان هەبێ. تەنها بچووک عێراقیان ئەبینی و چەند زوڵمێکی حەجاجیان لەناو بەسڕا ئەبینی، مشکلەکانی عالەمی ئیسلامی و گەورەی عالەمی ئیسلامیان نەئەبینی. زۆر پیاوی گەورە کەوت نەبین، نامەیان نووسی، زۆرێک لە عولەمان ئاگادار کردەوە. کورە یەکێک لەوانە مولەهەب نامەیەکی نووسی کە خزمی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث بوو، پیاوێکی زۆر ساڵح بوو. بەخوا نووسی کوڕی مامم ئەمەی کە تۆ دەست داوەتێ زۆر درێژە کاری تۆ نییە، خلافەی ئیسلامی بە تۆ ناچێ بەڕێوە، بگەڕێرەوە بە خوێنی موسڵمانان نەڕژێ. زۆر کەسی گەورە گەورە ئامۆژگاریکردن فائیدەی نەبوو. زۆر پیاوی گەورە لەناو ئەم ئومەتا تێوەگران. سەعیدی کوڕی موسەیەب یەکێک بوو لە پیاوە زۆر گەورەکانی شاری مەدینە و فوقەهای ئومەت. بەنی ئومەیە خۆیان لێ ئەپاراست، ئەیانوو دوعاکانی هیچ کاتێ ڕەت نابێتەوە گیرە ئەبێ، لەناو ئەم فیتنەیە تێوەگلە. عامری شعبی یەکێک بوو لە ئەئیمە زۆر گەورەکان، لەم بابەتە ئەویش تێوەگلە. ئەبولمنهالی ڕیاحی، مالیکی کوڕی دینار، ابن ئەبی لەیلا، ئەمانە پیاوی زۆر گەورە، هەتا ئێستا کتێبیان ماوە، نووسراویان ماوە، شتیان ماوە. ئەم گەورە پیاوانە لەناو ئەم فیتنەیە تێوەگلان. ابن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خۆی لێ بە ڕیوایەتێک نەقڵەکە ئەفەرمێ یەکێک نەبوو لەم فیتنەوەیە تێوە بگلێ پەشیمان نەبێت. هەمووی بەڵام دوای چی پەشیمانی؟ بۆیە ئەو شتێکەوە چاوەکان کوێر ئەکا کاتی فیتنەیە کە مەوجی هێنا و هات چاوی ئینسانەکان کوێرەکە. کاتێک کە فیتنە ڕوویدا، ئەو فائیدانەی کە لەم دەرسەی ئەکەین، فیتنە ڕوویدا چاک و خراپێکەوە ئەسووتێنێ. کاتێک عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث هاتە ناو بەسڕەوە و بەسڕەی داگیر کرد، پیان وتیان ئەگەر ئەتەوێ خەڵک بە دەورتەوە جەنگ کات چۆن بە دەوری عائیشەوە جەنگیان ئەکرد و بە هیچ شێوازێک دەوریان چۆڵ نەئەکرد، حەسەنی بەسری لەگەڵ خۆتا دەربکێشە بۆ شەڕ. حەسەنی بەسری پیاوێکی زۆر عەزیم، زۆریان هێنا بە زۆر حەسەنی بەسریان برد. لە ڕوایەتێکە ئەفەرمەیە کە گەیشتە سەر کەناری ئاوێک، حەسەنی بەسری خۆی هەڵایە ناو ئاوکە و خەری و بشخنکێ بەس بۆی نەجاتی بێ لە دەستی. بە زۆر ئەوشیان پەلکێش کرد لەگەڵ خۆیانە. بۆیە چاک و خراپ لە فیتنەیە هەمووی پێکەوە ئەفەوتێ. کاتێک کە فیتنە دەستی پێ کرد، ئەو کەسانەی کەوا ئەهلی فیتنەکەن بە زۆر هەوڵ ئەدەن کەسە چاکان تێوەگلێنن، بەتایبەتی کەسە دیارەکان زۆر موقعیەوەن کە بەر فیتنە بکەون. تەسەوورکەن فیتنەی شیوعیت لە وڵاتی خۆمانە هاتن لە بنەماڵە مەلا و شێخەکانەوە دەستیان پێ کرد، دائیمەن لە سەرەکانەوە لێوە لێ ئەدرێ کە ئەوانە ڕۆشتن، ئیتر خەڵکی تر هەمووی ڕۆشتووە. بۆیە ئەبێ ئەو کەسانی کە وەجاهەتێکیان هەیە زۆر ئاگایان لە خۆیان بێت لە فیتنە. بەخوا فیتنە کە دەستی پێ کرد، هەموو ئەو کەسانەی کەوا تووشی ئەبن دوای تووشی پەشیمانی و نەدامەتێکی زۆر گەورە ئەبن، بەتایبەتی ئەوانەی کە ئاگرەکەیان دروست کردووە دواتر بە خۆیان ئەکوژێتەوە. تەسەوورکەن ئەم عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثە لەناو ئومەتی ئیسلامیە بە قائیدێکی ئیسلامی زۆر گەورە ناوبانگی دەرکردوو. ئێستا پێی ئەڵێن فیتنە، کتوب کە دەست ئەنووسرێ، خۆتەبا و ئێستا ئێمە باسیەکەن ئەڵێ فیتنەکەی ئیبن الئەشعەث کۆتایەکەی حیاتی خۆی بە چی ڕۆشت؟ بە کوشتنی خۆی.
بە کوشتنی کەسێکی بێگوناهی تر لەگەڵ خۆیە ئەبێ خوێنی ئەم هەموو ئەبریایە کە کوژران لە ڕۆژی قیامەتە هەمووی لە گردنی ئەم کەسە بێ بۆیە ئەم دەرسانە زۆر گەورن ئێمە لە فیتنا کاتێک کە فیتنە ئەبینین سەرەتا ئینسان هەستی پێ ناکە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ ئەفەرمێ کاتێک کە فیتنە دێت کەسانی زۆر عاقڵ و حاذق لە دینە تێئەکەن ئەو فیتنە چەند خەتەرە کە پشتی کردەوە هەموو مناڵێک ئەزانێەوە فیتنە بووە هەموو کەس ئەزانێەوە فیتنە بووە بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر ئەبێت چاوکراوە بین ئەسڵی ئەم فیتنەیە فکرەکەی لەکوێیە فکرەی خەواریجە دەرچوون لە حاکمی موسڵمان بریتر لە فکرەیەکی خارجی بەڵام دواتر نەتیجەکەی بزانە چۆن دەرئەچێ عەبدوڕەحمانێکی کوڕی ئەشعەث ئەم هەموو 100,000 کەس ئەبێ خوێنەکەی لە گردنی کێبێ و لە ملەی کێبێ ئەبێت چەند فوقەها و عولەمای گەورە کە فتوایان بۆدا لەو مەسئلە تاوانبار بن و گوناهبار بن کە ئەم فیتنەیە ڕووی داوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئامۆژگاری ئێمە ئەکەم حەذەرمان ئەداتێ لە کاتی فیتنە چاوکراوە بین یەقیظ بین نەکەوین لە فیتنە چونکە هەموو کاتێک ئەمە دووبارە نابێتەوە بۆ تۆ لە عمری خۆتە پەیتا مەوجەکانی فیتنە دێن کە پشتی کردەوە ئیتر چی فیتنەیەکی بچووکتان بۆ باسکەم کە بەدەرە لەم فیتنانە بەس بۆی چاومان بکرێتەوە کاتێک کە سەتەلایت هاتبوو پێش سەتەلایتی شریتی ڤیدۆ بوو شیتی گەورە دوای شتەکان بچووک بوونەوە زۆر کات گەنج ئەهاتن پرسیاریان نەکردیان و ماوەسا ئێمە تەحەموڵ ناکەین ئەگەر شریتێکی خراپ لەم شریتانە لێ نەدەین دواتر کە سەتەلایت هات کێشەمان بوو بە سەتەلایت زۆر کات گەنجێک پرسیارە کرد ماوەسا ئاخر چارم نییە هەموو شتێکی خراپی تایە ئەی کەمەوە ئەی خەمە سەیری ئەەکەم ئەوە فیتنەکە لەو کاتە هاتووە ئەی ئێستا کە فیتنەکە ڕۆشتووە کێ سەیریەکە کە سەیری ناکە ئەم ئەنتەرنێتەی تۆ ئێستا کە فیتنەکە لە بەردەستایە لە ناو فیتنەکەی تۆ ئێستا گرنگە خۆت گرت بێت چوار ڕۆژتر کە مۆدێلی نەماوی ژۆ کوشتەکانی تر کێ تااقەتی هەیە سەیریکە کێ تااقەتی هەیە خۆی مەشغوڵکا بەم شتەوە شتی تریەتە ئاراوە بۆیە تەسەوەر کە فیتنە لە کاتی فیتنەکە زۆر گرنگە تۆ خۆت پارێزی و خۆت بگری کە فیتنەکە ڕۆژ هەر جۆرێکی فیتنە بێت دواتر چ قیمەتێک ئەمێنێ لە مەسەلەی ئەوە کە خۆت بپارێزی یا خۆت نەپارێزی ئێستا ئەگەر کەسێک بڵێ وەڵام من الحەمدولله قەت سەیری شیتی ڤیدۆی خراپ ناکەم کەس دەستخۆشەی لێ ناکە هەر نەماوە مۆدێلی بەسەر چوو ئەسڵەن ئەو ڤیدۆ کۆنانەی کە هەیە کەس بەکاری نایەن هەمووی فەوتە پارەکەشمان ڕۆژ کەسێک بڵێ ئێستا بڵێ وەڵام من سەیری تەلەڤیزیۆن ناکەم قەت کەس بە چاکەی نازانێ ئیشەکە بۆی چونکە فیتنەکە پشتی کردوێتەوە ئێستا فیتنەکە لە ناو مۆبایلەکەت هەیە ئێستا کاتی ئەوەیە لەما خۆت ڕاگری چوار ڕۆژتر ئەمیش مۆدێلی نامێنێ ئەنواع جۆری بەڕامیجی تر و ئەنواع جۆری حرەکاتی ئەنتەرنێتی قەویتر دێ کە کەس تااقەتی ئەمانەی نامێنێ ئەو کاتە فیتنەکە پشتی کردوێتەوە هەموو جۆرەکانی فیتنە لە شوبهاتا بێ یا شەهەوات ئەم فیتنەیەی کە مۆم باسکردنی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث مەسەلە شوبهاتە شەهەواتی ئینسانەکان نییە شوبهەیەکیان هەیە لەمەی کە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کەسێکی زاڵمە یەن بۆ لابردنی ئەم زوڵمە پەنا ئەبەنە بەر شتێک کە ئەظلەم منه خراپترە زوڵمەکە گەورەترە لە شەهەواتی شەهەروایەک و مۆبایلەکە بۆم باسکردن کە فیتنەکە هات ئەبێ زۆر پیاوانە بەرامبەری فیتنەکە بوەستیتەوە و حەذیق و زیرەک بی بزانی چۆن مامەڵە ئەەکەی لەگەڵ ئەم فیتنەی کەوە ڕووی تێکردی خوایەکیان داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ کردمان و نەمانزانی عەفومان کە گوناهێ کردمان بەزانینەوە یا ئیلاهی عەفومان کە یاخوا یا ئیلاهی پەروەردگارمان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت لە فیتنەکان پارێزراومان کە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەو ساتانەی کەوا فیتنە مەوجەدا لەناو ئومەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم پارێزراومان کە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحماتی خۆت بەسەرمانە ببارێنە گرفتەکانمان چارەسەر کە خوایە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە کوڕانمان کچانمان بە حیا و بەسەری بەرزەوە بگەینە ماڵی خۆیان یا رب العالمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە خوایە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە
پەروەردگارە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە هەر کەسەمان گرفتێکی هەیە بۆ چارەسەرکە ئەوانەمان ڕزقمان کەم و سوارە خۆی ڕزقمان زیادکە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بازاڕەکانمان پڕ ڕزقکە یا رب العالمین خۆیە بەرەکەت بەسەر بازاڕەکانمانە ببارێنە بەرەکەت بەسەر دەغڵ و دان و زەرعاتمانە ببارێنە خۆیە بەرەکەت بەسەر مەڕ و ماڵاتمانە ببارێنە بەرەکەت بەسەر شار و وڵات و ماڵ و نیشتیمان و ژیانمانە ببارێنە یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بەرەکەت بەسەر ئومەتی پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم ببارێنە إلهي لد أبارنا ولد ألالنا وأم أمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم زورنا راحتي بيني ويا إلهي درجائك خير من لبكروا خوايا بمان خرو سر قاشكاني خومان بمان كرا قيادة وسيادة عالم بدرو دسمان يا رب العالمين يا ربي خوايا بمان كرا لو كساني عدالتي تولست زيا جيب جيئكن خوايا داوال لي أكين ظلم يهود ونصارى ومجوز لسر من هالقرا يا إلهي داوال لي أكين بقوري خود درجاكاني خير بسر أم أمتها بكروا خواهد داوال لێکن لە گوناهی مردوەکانمان ببورە تایبەت ئەو مردوانەی کە بێکەسن و کەس نیە دوعایان بۆ بکە ئێمە لەم منبەرەوە هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ربی خۆی لە گوناهیان ببورە یا ربی خۆی داوال لێکن لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە پەروەردگارە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە یا ئیلاهی لە گوناهی دراوسێکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە یا ئیلاهی هەر کەس پیاوەتێکی لە هەموو ژیانمانە لەگەڵا کردوین یا ربی خۆی لە گوناهیان ببورە یا ربی خۆیە ئەو کەسانێک کە زوڵمیان لێ کردوین خۆیە لە گوناهیان ببورە خۆیە ئەو کەسانێک کە غیبەتیان کردوین لە گوناهیان ببورە یا ئیلاهی داوال لێ ئەکەین ئەو کەسانەی کە بهتانێکیان پێکردوین لە ژیانە یا ئیلاهی لە گوناهەکانیان ببورە یا ربی خۆیە غیبەتی هەر کەسێکمان کردووە لە گوناهی ببورە یا ئیلاهی داوال لێ ئەکەین هەڵەمان بەرامبەر بە هەر موسڵمانێک کردووە خۆیە لە گوناهی ببورە یا ربی خۆیە هەر مافێکی مادی و معنەوی موسڵمانێک بەسەر سەری ئێمەوە خۆیە لە گوناهی ئەو موسڵمانە ببورە یا ربی خۆیە سەرفرەزی بەردەم دیوانی خۆتی کە یا رب العالمین يا ربي خويا بأمتي خوشويس قبول مانك بشوين كوتي محمد المصطفى صلى الله عليه وآله وسلم ورمان قرا خويا لمن راضيبة خويا لمن راضيبة يا إلهي لمن راضيبة يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزبة اسمي عظمت أم دعانا من قبولك يا أكرم الأكرمين خويا لم دنيا درمان مك بإيمان والنبي لم دنيا درمان مك بشاتمان والنبي يا إلهي زليلي دسي إنسان كان من مكة زليلي دسي ظالمان من مكة محتاجي دسي نامرد من مكة زليلي سرجة من مكة يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من شيء أجبوري وخالي من خبولك